کوردستانی ڕۆژهەڵات خاوەن مێژوویەکی پانوبەرین لە خەباتی مافخوازانەیە. لە بواری بزوتنەوەی ڕێکخراوەی ژنان لە چوار پارچەی کوردستان پێشەنگە و خاوەن مێژوویەکی نزیک بە نیو سەدەیە و بە درێژایی تەمەنی بزوتنەوەی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات ژنان لە ڕێگەی وشیارکردنەوە، خەباتی مەدەنی و تەنانەت ئێستەشی لەگەڵ بێت بەکاری پێشمەرگانەوە بۆ گەیشتن بە مافەکانیان ڕێکخرا. بینەرانی عزیز، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. لە درێژەی زەنجیرە بەرنامەکانمانە میوانی ئێوەین بە بەشداری هاوڕێی کەوسەر فەتاحی، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و چالاکی بواری ژنان. هاوڕێی کەوسەر بەخێر. زۆر سپاس. هاوڕێی کەوسەر، لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە 2 ساڵی ئەخیر لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵاتیش ئێمە شاهدی ئێعترازاتی بەرین لەلایەن خەڵکی ناڕازی بە ئەو سیستەمە و هەروەها ئەگەر زۆر ورد بینەوە ڕۆڵی ژنان ڕۆڵێکی بەرچاوە بینین لەوە ئێعترازاتە و لە زۆر جێگایشە ژنان بە لیدەر و ئەسەن ڕەحبەری ئەو ئێعترازاتە ئەبینین. بە لە بەرچاوگرتنی ئەو هاتنە مەیدانە و ئەو ڕۆڵی سەرەکی ژنانە بە بڕوای ئێوە ژنان ئەبێ زۆرتر چی ڕەچاو بکەن و بۆ بەدەستهێنانی هەم مافەکانی خۆیان و هەم مافی شارومەندی خۆیان لە کەناری مافەکانی خۆیانە ئەبێ چی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، لەگەڵ سڵاو ڕێزیشم بۆ بینەران و پیرۆزبایی 8 مارس لە هەموو لایەکیان. لە بابەت و پرسیارەی ئێوە داوای کە گرینگە، یعنی ئینسان دەتوانێت بهێنێتەوە بەرچاوی خۆی وتە ڕۆڵی ژنانە لە هەر لە سەرەتای بۆ نمونە شۆڕشی گەلانی ئێران بە دژی ڕژیمی پاشایەتی هەر لەو دەورەوە ژنان ڕۆڵ و نەقش و کاریگەری خۆیانیان بۆ کاریگەری بەرچاویان بوو. پاشان و دواتریش لەسەر هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و داسەپاندنی خۆی بەسەر ئەم شۆڕشەدا با بڵێن ژنان دیسانەوە نەتەنیا نەچوونەوە ماڵە، نەتەنیا نەقشیان کەم ڕەنگ نەبووە، بەڵکو زیاتر پەرەیان سەن، مۆدێلی دیکەیان دیتەوە، خۆیان ئابدێت کردەوە بە شێوازە مۆدێرنەکان، بە شێوازە سەردەمیەکان و جارێکی دیکە و بە جۆرێکی دیکە سەرەڕای هەموو کەند و کۆسپێکی کە حتمەن هەم ئێوە هەم بینەرانیش دەزانن کە دوای هاتنی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ئێران و دوای دانانی یاسا و ڕێساکانی چەندە گوشار کەوتە سەر ژنان و سەر بزوتنەوەی ژنان بەعام بەگشتی لە ئەو کۆمەڵگایە. بۆیە هەم لە درێژەی ئەم شۆڕشەدا و هەم لە دوای هاتنی کۆماری ئیسلامیش ژنان هەم دەور و نەقشیان بۆ هەم توانی ویشیانە بزوتنەوەکەیانە زیندوو ڕابگرن، پەرەی پێ بدەن، گەشەی پێ بدەن و بیهێنن تا ئەو سەردەمە. لەسەر بابەتی پرسیارەکەی ئێوەوەی کە دەبێت چی بکەن یا ئێستا تەبعەن بەرخوردیان بەم شەرایەتەمە بفەزایەتی ئەوەی کە ئێوە باستان کردەوە زۆریش گرنگەم پێم وایە 2 ساڵی ڕابردووی ئێران، یعنی ئەم چەند ساڵی ئەخیرە بە تایبەتی 2 ساڵی ئاخر و دوای بزوتنەوەی 96 کە خەڵک هاتە دەرێەوە ژنان تێیدا نەقشی بەرچاویان هەبوو، لە مەسەلەی 98 کە تکرار بووەوە، لەم مەوزوعانەی کە یەک لە دوای یەک لە ئێران هاتە سەرکار چونێمە دەبێ وەختێک کاتێک باسی مەسەلەی ژنان دەکەین باس لەو فەزایە بکەین کە ژنان تێدا دەژین کە مەبەستمان ئێرانە. فەزاکە فەزایەکی نۆرماڵ نیە بۆ مانایی تۆ یعنی لە حاڵەتێکی نۆرمالدا باس لە بزوتنەوەی ژنان ناکەیت، لە شرایەتێکی کاملە نانۆرمالدا خەریکی بەحث لە بزوتنەوە دەکەی و لە وەزعیەتی ژنان، لە حقوقی ژنان و لەو کارێکە ژنان دەتوانن بیکەن. بۆیە بە پێویستی دەزانم ئیشارە بە مۆزوعانە بکەم بۆ دواتر بێمە سەر وەڵامی پرسیارەکەی ئێوە. ئەم کەوتنە خوارەی فڕۆکە و کڕاینێکە وەکو ژانی ئەو کەسانەوە درۆیەکی کە کۆماری ئیسلامی ڕوو بە خەڵکی خۆی کردی و ئەم نیشاندانی بێئەتمادی و دروستکردنی بێئەتمادی لە نێوان خەڵکدا، ئەم ئەترازاتی یەک لە دوای یەکە کە پەنگی خواردەوە و نەهایەتەن یەکی گرتەوە بەم مۆدێلە خۆی نیشاندا. هەموو ئەوانەوە لەم ئەخیرەشدا مەسەلەن بۆ نمونە خاڵی هێشتنەوەی سندوقەکانی دەنگدان لە ڕۆژی هەینی کە بە هەینی تاڵ بۆ کۆماری ئیسلامی ناوزەت دەکرێت کە هاوکات بوو لەگەڵ 1-2 مۆزوعی دیکە هەمووی ئەوانەیەنی هەجمەیەکی کە بەیەکەوە هاتووە لە هەمووی ئەوانە گەر ئینسان تەماشای دەکەن نەقشی ژن نەتەنیا نادیار نەبوون بەڵکو لە زۆر جێگاش هەر و جۆرێکیەوە ئاماژەتان پێدا لیدر بوون و خۆیان ئەسڵەن دەچوونە وەسەتی مەیدانەکان و بانگەشەی بیوێریان دەکرد بۆ خەڵک و دەیان کرد کە کۆ بنەوە وەرنەوە سەر شەقامەکان مەترسن ئێمە پێکەوەین ئێمە فڵانین. یعنی ئەمە جۆرێک
ئەم نەقشە ئەم جایگاها ئەم عاملیەتی فەردیە لە نێو ژنانی ئێران بەگشتی و کوردستانیش بە تایبەتی زیندووە و من پێم وایە لە دوای انقلابەوە ئەم عاملیەتی فەردیە زیاتر توانێتی نەقش پەیدا بکە، زیاتر توانێتی خۆی پەرە پێ بداوە، خۆی ڕابێنێ، خۆی باربێنێ، خۆی ئامادە بکە بۆ شرایطەکە. جا لەم فەزایە کە باسی دەکەین ئەوەی کە ژنان دەبێ بیکەنیە، ئەوەی کە گرینگە بکرێ، سەرڕای هەمووی ئەوانەی کە باسمان کرد، هەموو بزوتنەوە مەدەنیەکان کاریگەری و ڕۆڵ و نەقش و تاسیری خۆیان هەیە، بەڵام لەگەڵ ئەوە من پێم وایە مۆبیلیزەکردنی ژنان لە دەوری یەکتر گرنگترین کارێکە کە دەتوانێت، یعنی دەتوانێت خزمەت بکە بەو بزوتنەوە، دەتوانێت هێزی جەماوەری ئەو بزوتنەوەیە کارا بکە و بیهێنێتە مەیدانی عمل. دەنا لە غیری ئەو سوورەتەدا ئەگەر فقط قەناعەت بکە بەم شتێکە کە سەردەمی نوێ پێی دەڵێن کلیکیویزم، یعنی فقط کلیک بکە، قەناعەت بەوە بکە ئەگەر کلیکێک بکە لەسەر مەسەلەن بۆ نمونە پرسێکی تایبەت بگورن، پرسێکی تایبەت بە ژنان، ئەم کلیکە یعنی و فعالیەتێکی کردووە، چالاکیەکی کردووە، بەم جۆرە خۆی بە قەناعەت بگەێنێکە فعالیەتێکی کردو. بەڵام ئەمە بەشێکی زۆر کەمە، یعنی بەشێکی زۆر چکۆلەیە لەو فعالیەتەوە لەو ئەرکێکی لەسەر شانی ژنانە. بۆیە هەم ژنان و هەم تەبعەن مرۆڤەکانی و باوەڕیان بە یەکسانیە، باوەڕیان بە کۆمەڵگایەکی دادپەروەرە، لە ئەم قۆناغەدا دەبێ بیر لەوە بکەنەوە مۆبیلیزەکردنی ژنان لە دەوری یەکتر، کۆکردنەوەی ژنان، ڕێکخراوکردنی ژنان، کۆکردنەوەی ئەو هێزە بە یەکەوە دەتوانێت خزمەت هەم بەو بزوتنەوەی هەم بەو کۆمەڵگایە بکە. بەڕاستی لە دوای ئەوەی کە گرینگەوەی دەبێت گفتمان سازێکی هاوبەش بکرێت لە نێو ژناندا. من بۆ خۆم پێم وایە مەسەلەی دابینکردنی جامعەیە کە تێدا سێکۆلاریزم بەرقەرار بێت، کە جامعەکە قەوانینەکەی بەر ئەساسی هیچ شەرعێک نەبێت، بەر ئەساسی هیچ قەوانینێکی ئاسمانی نەبێت، بەڵکو بەر ئەساسی ماف و حقوقی ئینسانی و لەسەر عەرزی واقع دیاری بکرێت. من پێم وایە لە کۆمەڵگایەکی ئاوادا کە ژنان بە تایبەتی نەقشیان بێت لە دابینکردن و داڕشتنی یاساکاندا، لەو کۆمەڵگایە دەتوانی بیر لەوە بکەوە کە ئازادی ژن دەتوانێت مسۆگەر بێ، ژنان دەتوانن دەور و نەقشی زیاتریان بێ و هەموو ئەو مۆزوعانەی دیکە بە دوایدا دەتوانێت بێت. بۆیە ئەوەم پێخاڵێکی گرینگە. لەگەڵەوەشدا حتمما دەزانن کە مەسەلەی دابینکردنی جامعەیەکی ئەوە بەبێ ئەوەی کە جامعەیەکی ئازاد بێ، جامعەیەکی دموکراتیک بێ، بەبێ ئەوانە مسۆگەرکردنی ئەم پرسەش بۆ خۆی کارێکی ئەستەمە. بۆیە حتمما جامعەکە دەبێت جامعەیەکی دموکراتیک بێ و هەموو حەولی بزوتنەوەی ژنان دەبێت بەرەو ئەوە بێ، گفتمانەکەی دەبێت بەرەو ئەوە بێ. لەگەڵ هەموو کردنی ئەوانەدا جاینجا مۆزوعێکی دیکە کە دێتە گۆڕەوە پێم وایە زۆر گرینگەوە جگای سەرنجاوەیە کە بە تواناکردنی ژنانە لە دوای ئەم پرۆسانە، دوای مۆبیلیزەکردنی ژنان، دوای دانانی سیستمێکی سێکۆلار، دوای بەرقەرارکردنی جامعەیەکی دموکراتیک و ئازاد، جا لەوێدا مەسەلە و پرسی تواناکردنی ژنان، بە تواناکردنی توانایەکانی ژنان، هێنانەدەری توانایەکانی ژنان دەتوانێت زۆر کاریگەر بێ و نەقشافەرینی بکا. بەڕاستی چون لەبەر ئەوەی دەبێت بزانێ هەر ئەوەی کە ئازادی بدەی بە ژن، بربەستەکان لە بەردەمی ژن لابێ، بۆ خۆی باعیسی یەکسانی نابێت، بۆ خۆی قائم بزاد نابێت هۆکاری یەکسانی. لەبەرەوەی ژنان لە بەستەری ئەو کۆمەڵگایەتە بە جۆرێکی دیکە ڕشتیان کردو، بە جۆرێکی دیکە پەروەردەبوون، بە جۆرێکی دیکە لەگەڵ توانایەکانیان بەرخورد کراوە. ئەمە پرۆسەیەکی چەندین و چەند سەد ساڵەیە کە زەمان دەبا کە تۆ ڕەفعی تەبعیز بکەیت، یعنی ئەمە بۆ خۆی گرینگە ڕەفعی تەبعیزێک بکەیت کە لە ژنان کراوە. بۆیە پێم وایە بەم مۆدێلەوە بەو جۆرە بە دروستکردنی گفتمانی هاوبەش، بە ڕێکخراوبوون و لێکتر کۆکردنەوە دەبێت خۆمان بۆ ئەگەری ڕووداوە سیاسەکان ئامادە بکەین. پێم وایە بەو مۆدێلە دەتوانین کاریگەریەکمان بێ لە داهاتوودا لەسەر بزوتنەوەی ژنان. بەڵێ هاوڕێ کەوسەر، دیارە ژینگەی کوردستان لەگەڵ باقی ژینگەی نەتەوەکانی تر لە ئێران جیاوازیەکی هەیە. ئەویش بۆ دلیلەیەکە کوردستان خاوەن حزبی سیاسیە و خاوەن حزبی یعنی حزبێکە کە حزبەکان خاوەن هێزی چەکدارن و لە ناو هێزە چەکدارەکانە ژنی پێشمەرگەیش هەیە. هەر لە سەرەتاوە کە حزبێکی وەک کۆمەڵە لە ژینگەی کوردستانە دروست بوو بە بنەمایەکی فکری یەکسانیەوە، ژنانیش خەباتی ژنانی خۆیان تێکەڵکێش کرد لەگەڵ ئەو بزوتنەوە گشتی و نەتەوایەتی کوردستانە و چەکیان کردەشان بۆ ئەوەی کە هاوتەری هەم بۆ بەدەستهێنانی مافی نەتەوایەتی خۆیان و هەروەها بۆ بەدەستهێنانی مافی ژنانەی خۆیان. لە ماوەی ڕابردوودا ئێمە شاهد بووین کە چالاکوانانی ژنی کورد کەمپێنێکیان ڕاگەیاندووە
بەناو کەمپەینی بێدەنگی بشکێنین. ئایا ئەم کەمپەینە چەندە ئەتوانێت هاوسانی بێ لەگەڵ ئەو بێدەنگی شکاندنە کە نیو سەدەت پێش یا 50 ساڵ لە بێکە ژنی کۆر بگرێت زیاتریش بێدەنگی شکاندووە، چەندە ئەتوانین ئەو هاوسانیە پێکەوە تعریف بکەین و ئەسڵ فەلسفەی ڕاگەیاندنی کەمپەینی بێدەنگی بشکێنین چییە؟ ئامانجەکانی چییە؟ و ئەیەوێ ئەسڵ استراتیژی چییە لە ئەم بنیادنانی ئەم کەمپەینەوە ئەم بیرۆکە؟ زۆر سپاس بۆ یەکەوە پرسیارەتان بروژاند. بەڵێ من پێم وایە خۆم پێم وایە کە مۆدێلی بەرخورد بە مەسائل دەتوانێت لە سەردەمەکاندا گۆڕانکاری بەسەردا بێ، ڕەنگی تازە بەخۆیەوە بگرێ، شێوازی نوێ بەخۆیەوە بگرێت. لەوانەیە زمانێک و سەردەمێک لە ئێران کەمپەینی 1 ملیۆن ئەمزا کاری خۆی بتوانێت بکات کە ئەم کەمپەینەش کاری تەواو دەبێت، ینی تاریخێکی هەیە، ئەمرێکی هەیە، کارێکە تەواو بوو مۆزوعێکی تازەتر دێتە گۆڕێ، ئەم تەواو دەبێت شتێکی دیکە جایگوزینی دەبێت. ینی 100% مەسەلەی شۆرشی ئێران و مەسەلەی حیزبە کوردیەکان بە تایبەتیش کۆمەڵاون ئەو نەقشەی کە توانی لەسەر بزوتنەوەی ژناندای بنێ، ئەمە بێ ئەملا ئەولا تەئسیرێکی کاریگەری درێژخایانی لەسەرەوە بزوتنەوەی داناوە کە پێم وایە تازە دوای ئەم هاتنە مەیدانی کۆمەڵەوە ئەم فەزایی کە بژنانیدان پێم وایە دوای ئەوە تازە وەزعیەتی ژنان ناگەڕێتەوە پێشخۆی. بۆیە حتمما ئەمە تەئسیر و کاریگەری بەرچاوی بووە لەسەر بزوتنەوەی ژنان. لەسەر ئەوەش و ئەم فەزا و کەش و هەوا سیاسی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتە ویش بۆ خۆی متفاوتە لەگەڵ باقی فەزاکانی دیکە، لەگەڵ لەوانەیە لە بەشێک لە ئێران ئەگەر ژنێک تووشی کێشە بێت، تووشی مشکلێک بێ، ئەگەر یان لە دەرفەتێک ببینێتەوە بۆی کە دەنگی خۆی هەڵببڕێ یان واردی مبارزە بێت، ڕەنگ بێ ئەوان لەبەر نەبوونی حیزبی سیاسی ئاراستەی دیکە بە خۆیانەوە بگرن یا کەمتر بتوانن نەقشافەرینی بکەن، ڕۆڵ بجێڕن لە ئەم پرسێ ئەو شتێکە ئەو ڕساڵەتی کە لەسەر خۆیان احساس دەکەن. بەڵام لە کوردستان فەزاکە متفاوتە لەو جۆرێکەوەش باستان کرد کە هەواکەی کەشوهەوایەکی سیاسیە، حیزبی ڕۆشنبیر و حیزبی مۆدێرنی تێدایە، مێژووی چەندین ساڵی تێدایە لە مبارزەوە. بۆیە جۆرێک ژنی کورد لەگەڵ مبارزەکردن نائاشنا نییە، هەم ئاشنایەوە هەم قوربانیشی بۆ داوە، هەم دەستکەوتی گەورە و باشیشی لەم بارەدا بدەستێنەوە. بەڵام دروستکردنی خودی کەمپەینی بێدەنگی بشکێنین و فەلسەفەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە مجموعەیەک لە یەکسانی خوازانی کە پەیوەندیان هەیە لەگەڵم حیزبە و لە نێو ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات و لەگەڵ باقی ژنەکانی کوردستانی، یعنی ژنانی ڕێکخراوەکانی ژنانی ڕۆژهەڵات لەسەر ئەمە قسەکرا کە ڕێگەچارەیەک یا مۆدێلێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی کە ئێمە فقط تووشی ئەو ڕوتینە نەبین کە لە 25 نوامبرەکان، کە لە 8 مارسەکان، کە لە ڕۆژە تایبەتەکاندا و بیرەوە بینەوە کە بەرحاڵ پرسێک هێبنی پرسی ژن و دەبێت ئەهمیەت و تیشکی زیاتری بخەینە سەر، دەبێت زیاتری کار لەسەر بکرێمە بەسم جا لە فەزای کوردستانی ڕۆژهەڵاتە نەنێ حیزبەکاندا. بەڵام بیر لەوە کراوەکە خودی بێدەنگبوون دەتوانێت عاملێکی گەورە بێ لە دووبارە بوونەوەی هەم تونند و تیژیەکان، هەم زۆم و زۆرەکان و ئەم بێدەنگبوونە دەتوانێت کۆمەک بکا بە تەوسعی ئەو تونند و تیژیە، چون ئامارەکانەوەمان پێ دەڵێن تا ئێستا نەتەنیا ڕەوەندێکی ڕوو بە باشبوونی نەبوو، بەڵکو تا هاتوو خراپتر بوو، بە تایبەتی لە خاوەنمیانە و بە تایبەتیش لە ئێران. بۆیە پێویستی بەوە دەکرد بە تایبەتی جەریانی کوردی و بزوتنەوەی ژنان لە کوردستان پێویستی بە مۆدێلێکی تازەتر بوو، هەر بەو مەبەستەیەکە لە پرسیاری یەکەمیشدا باسمان کرد کە ژنان زیاتر لە دەوری یەکتر کۆ بکاتەوە، بیانیەک بێ بۆی ژنان لە دەوری یەکتر کۆ بکاتەوە، هێمایەکی بێ بۆی بمان ناسێنێتەوە لەگەڵ یەکتر. ئەگەر من بە جۆرێک لە جۆرەکان دەمهێ واردی بزوتنەوەی ژنان بم، ڕگایەکم پێ پیشنەهات بکە، مەسیرێکم پێ پیشنەهات بکە و ئادرسێکم پێ بدا، گفتمانێکم پێ بدا، پێشم وایە توانیشی کاری خۆی بکە و توانی ئەو گفتمانە انتقال بدە و توانی ئەم دەنگ هەڵبڕینە بکا بەڕاستی. بێدەنگ نەبوونیش تەنیا بە کەلام و بە قسەکردن نییە، خودی ئەکسۆل عەمەلەکان و جووری کە باستان کرد هاتن بۆ ڕیزی پێشمەرگایەتی و چەکەڵگرتن و واردی مبارزەی سیاسی و نظامی بوون. ئەمە بەخۆی جۆرێکە لە بێدەنگ نەبوون یا شکاندنی بێدەنگی. زیاتر مەبەستی ئەکسۆل عەمەل نیشاندانە، ئێمە دەبێت نسبەت بە ڕووداوانەی کە لە دەور و بەرمانن ئەکسۆل عەمەلمان بێت، چ وەک ژن چ وەک پیاو. وەکو مەبەستم تاکێکی کۆنشگەری کۆمەڵگایە کە نسبەت بە ڕووداوەکان، نسبەت بە شتەکانی دەوروبەری ئەکسۆل عەمەلی هەیە و هەروە بێدەنگ نییە، بێ ئەکسۆل عەمەل نییە. بۆیە خۆی هاتن بۆ پێشمەرگایەتی بۆ خۆی نەوەیەک ئەکسۆل عەمەلە بەم مبارزات، بەم زۆم و زۆرەی کە هەیە و واردی ئەم مبارزاتە بوونە مۆدێلێکە. لەو مۆدێلێکی دیکەشەوەی ڕەنگ بێ هەموو کەس نەتوانێت
ئەم شانازیەی پێ نەبەخشێت کە ببێتە پێشمەرگە فەزاکەی ژیانی خۆبەڕێوەبردننی هەر مۆدیلێکی کە هەیە لەوانەیە نەتوانێت فرسەتە بەدەست بێنێ ئەی بۆ ئەو ژنانە دەبێت چه مەکانیزمێک بگرینە بەر ئەی ئەم کۆکردنەوەیە ئەم ڕێکخراوبوونە بە چه معنایەکە بە چه مۆدلێک قابلی ئیجرایە بۆی بیرمان لەوە کردەوە کە خودی کەمپینێک لەو شێوەیە دەتوانێت ئەم هەڵقەیە دروست بکات لە بینی ژناندا و هیواداریش توانی بێتی کاری خۆی بکاوە لە داهاتووشدا کاری خۆی بتوانێت باتە پێش. هاوڕێ کەوسەر لە ڕۆژی 8 مارسە با تەوەجە بۆی کە خۆتان ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵن و هەروەها چالاکی بواری ژنانن و ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی کۆمەڵی ژنانیشن چه پەیامێکتان هەیە چه قسێکتان هەیە ڕوو بە ژنان لەم ڕۆژەدا؟ وەڵا هەرە جوورەی لە وەڵی بەرنامەکەش کوتم کە پیرۆزباییان پێ دەڵێمەوە هیوادارم ئەم ڕۆژانە تەنیا بیانوویەک نەبێ بۆ مەڕاستمگرتنێک یان بۆ تەبریک گوتنێک بەڵکو بمان کاتێنێ هەوێنی مبارزەیەک بێ هەوێنی لێکتر کۆبوونەوەیەک بێ بۆ خۆ ئامادەکردن خۆ تیارکردن بۆ ڕووداوەکان بۆ ئەو ئیتفاقانێکە لە داهاتوودا دێن بەرەو پێشمانێمە دەبێەوە بزانین تەنیا پشت بەستن با بزوتنەوە مەدەنیەکان تەنیا کارکردن لەو عەرسەیەدا ناتوانێت کلیلی ڕەهایی تەواوی ژنان بێ ئەگەر چیوش بۆ خۆی کاریگەرەوە گرنگ و ئەهەمیەتی خۆی هەیە بەڵام هاوکات لەگەڵ ئەوە ڕێکخراوبوونی ژنان لە دەوری یەکتر کۆبوونەوەی ژنان مەبەستم کۆبوونەوە کۆکردنەوەی ڕێکخراوەی یانە سازماندراوبوونیان دروستکردنی گفتمانی هاوبەش لە بینیاندا بیرکردنەوە لەوەی کە داڕشتنی یاسای داهاتووی ئەو وڵاتە دەبێت بە چه مەکانیزمێک بێ ئەو یاسایانەی خزمەت بە ژنان دەکەن چین و دەبێت چی بن و ئەو یاسایانەی تا ئێستا زۆرمیان لە ژن کردو کامانن ئەمانە بناسین ئاگاهگەری بکەین ئاگاهی ببەخشین بە خەڵک لەم ڕۆژی 8 مارسانەدایە لەم بۆنانەی کە تایبەتە بە ژنان ئەوەوە بیر خۆمان بێنینەوە تەوژمێک بخەینە نێو ئەم بزوتنەوەیەوە و جارێکی دیکە هەناسەی پێتازە بکەینەوە بۆ ئیدامەدان لەو مەسیرەدا من جێی خۆشێتی لە ئێستادا بە تایبەتی بە هاتنی ئەم ڤیرۆسی کۆرۆنا و قەیرانەیەک لە دوای یەکەکانی کە هاتۆتە سەر ئێران و متەئەسفانە مدیریەتی خراپی کۆماری ئیسلامی وەکو ساختاری سیاسی مەبەستم نێ وەکو ئەم دەسەڵاتەی کە قانونەکانی بەدەستە ئەبزارەکانی خزمەتگوزاری بەدەستە لەو جامعەیە تەنانەت لەم بەشەشدا نەیتوانی کاری خۆی بەباشی بەڕێوە ببا و خزمەتی خۆی بکە من لێرەوە پێم خۆشە لە ڕێگای ئەم تریبوونەوە دەستخۆشی بکەم لە هەموو پەرستارە ژنایی کە لەم ماوەیەدا لە خۆبردووانە بەڕاستی و لەگەڵ نەبوونی ئیمکاناتی پێویست دەزانم کە حتمەن شەرایەت و ئیمکانات ئەم جۆرە نییە کە دەبوو ببێ بەداخەوە بەڵام لەگەڵ نەبوونی هەموو ئەوانە بوون بە هێزێکی گەرمایی بەخش و وەرە بەخش بۆ خەڵک وە بوون بەڕاستی بە چهرەیەکی پڕ لە دڵسۆزی پڕ لە سۆز و محەبەت و میهرەبانی لە نێوان بیمارستانەکان و نەخۆشخانەکان و بۆ کۆنتڕۆڵی ئەو قەیرانەی کە بەرحاڵ ڕووی کردوتە ئێران پانیک نەیگرتوون ترس نەیگرتوون خۆیان نەشاردوتەوە بەڵکو بەم بێ ئیمکاناتی ئامادە بوون کە بێنە سەر عەرسە و عەرسەی عەمەلی و کار بکەن و خزمەت بکەن بە خەڵکی خۆیان بۆیە من پێم بە باشم زانی کە لێرەوە لە ڕێگای ئەم تریبوونەوە هەموو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات هەموو تاکی خۆشم و هەمیش وەک کۆمەڵە سپاسی ئەوانە بکەم سپاسی هەموو پەرستارە پیا و ژنانە بکەم تەبعەن کە ئێستا لە بیمارستانەکان ئەم کارانە بۆ ئەستۆ دەگرنەوە لە خۆبردووانە و بەبێ ترزە و فعالیەتانە ئەنجام بدەن هەروەها لەو ژنانەی کە ڕێوڕسمی 8 مارسیان گرتووە لە سنەوە لە باقی شوێنەکانی دیکە کە پەیام و ڤیدیۆکانی بۆ ئێمە هاتووە کە پەیامی پیرۆزباییان ناردووە کە خۆیان ڕاگەیاندنیان نووسیوە و ناردوویانە ئافرینیان بۆ بنێرین و سپاسیان بکەین کە هەروە زیندون هەروە بەورەوە لە مەیدانەکاندا حوزوریان هەیە و مۆدێلی تازە زۆر گرینگە مۆدێلی نوێ و مۆدێلی تازە دەبینەوە بۆ دەربڕینی ئاعترازاتی خۆیان بۆ خۆ تیارکردنیان و ئەم خۆ ئابدەیتکردنە هەر پێویستە بمێنێ و دەبێ ورەمان بەرز بێ و پێم وایە داهاتوویەکی گەشت لە بەرچاو و لە پێشی هەموو بزوتنەوەی ژنان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ کەوسەر لە کۆتایی بەرنامەکەمانە ڕۆژی 8 مارس لە ئێوە و لە هەڕۆیانیشتان پیرۆز لە ئێوە شەڕۆها زۆر سپاس. بینەرانی عزیز بەم شێوە گەیشتینە کۆتایی زەنجیرە بەرنامەکانمان بۆ 8 مارس تا دیدارێکی دیکە لایەوە خۆش.